نەمامی نوێ دەڕوێن و ژێردارەکانیش ڕێک دەخەنەوە. ژمارەیەک گونشینن هەڵمەتێکی ژینگەییان لە ژێرناوی من دارێک دەڕوێنم ڕاگەیاندووە و چەند ساڵێکە بە هاوکاری هاوڵاتیان کار بۆ سەرخستنی پرۆژەکەیان دەکەن. لە بەرمەڕ و ماڵات خواردنی دار و شتەکە پاراستنی زۆر ئەساسە. ئێمە سەرەتا بڕیارماندا سیازی شوێنەکە بکەین. کاتێک کە سیازی شوێنەکەمان کرد بڕیارماندا کە بە شێوەیەکی زۆر زانستی لەلایەن زراعی کۆیەوە بەڕێز کاکەڕەش هات بە ڤاردۆنیا هەموو شوێنەکانی بۆ دەستنیشان کردین بۆ ئەوەی بتوانین شێوازێکی زۆر جوان ئاودێری بکەین. دیارە ئەو کە ئەوشمان دەستنیشان کرد قۆڵتەکانمان هەڵقن زیاتر لە 300 نەمامان هێنا لێرەکانە لەو باخچەیەمان ناش. دیارە باخچەکەمان لە ساڵی 2009 بنیادمان ناوە تا ئێستاکانە هەموو ساڵێ ئاومان داوە چێڵاومانەتەوە لە بەهاراندا دووبارە پوش و شتیوامانەوە کردووە. ئەمڕۆ داری نوێژ دووبارە دەڕێنینەوە سەر لەو سێ ڕۆژێ دەستمان پێکردو تا ئێستاکان ئەمڕۆژ بەشێکی دارەکان ماوە دەیڕۆینەوە ئینشاءالله. ئێمە کە دەستمان بەم پرۆژەیە کردو بەڵێنمان داوە کە پرۆژەکانمان بەردەوام بێت لە گوندی بۆگێت. ئەگەر حکومت لە چەند ساڵی ڕابردوو جیاکاری نەکردایە لە نێوان ناوچە جیاجیاکان ئەوە ئێستا ڕێژەی سەوزایی لە سنوورەکە زۆر زیاتر دەبوو لەوەی ئێستا هەیە. ئامانجی زیاترکردنی ڕێژەی سەوزایی و سەوزکردنی سنوورەکە وای کردووە ماندووبوون و ئەرکەکانی ئەم کارە ئاسانتر ببنەوە. شەو ڕۆژ هاوین و زستان سەرمان ناکاتەوە لە خزمەتکردنی ئەو دارانە. ئەو دارانە سەرەتا بیرۆکەی ئەوە بوو کە ئێمە گوندەکەمان سەوز بکەین، نیشتیمانەکەمان سەوز بکەین، خاکمان خۆش بێ، وڵاتمان ئاوادان بێ. هەستان چاندنی ئەو دارانە خۆی لە خۆیدا هەر کەسێک کە بەشداری کردووە دارێکمان بە ناوی کردووە. بۆ نمونە هەر دارێک ناوی خاوەنەکەی پێوێتی و لە تەنیشی بە لەحەیە کەڵوان واسیوە بۆی لە دوا ڕۆژ نەوەکانمان چاو لەوە بکەن و کە ئێمە خۆمان خاوەنی ئەو دارانین و خۆمان خاوەنی و نیشتیمانەی خۆمان خاوەنی ئەو وڵاتەیە. هەر ئەوە نییە کە درەختەکە بچێنی و وازی لێبێنی دەبێت خزمەتی بکەیت لە وەرزی بەهار پێویستی بە چێڵانەوە، پێویستی بە ئاگربڕ هەیە، پێویستی بە ئاودان هەیە. ئەم دارانە ڕاستە ڕێژێکی کەمیان ئاو دەوێت بەڵام تاکو دەگەن ئەو ئاستەی کە وشک نەبن دەبێت ئاو بدرێت لە وەختی خۆیدا. وەختەکانیشی بۆ هەر دارێک یان بۆ هەر جۆرە درەختێک دەبێت کاتی خۆی بزانیت پێویستی بە چەندە ڕێژە ئاو هەیە یاخود ئەو ئاوە چۆنیەتی کاریگەری نابێت لەسەر ڕێگ و وشک بوونی. جگا لەو پرۆژەی گوندی بۆگت لە کۆیە و دەوروبەری ئێستا هەڵمەتی چاندنی 1 ملیۆن نەمان بەڕێوە دەچێت لەسەر بڕیاری سەرۆک بافڵ جەڵال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەردووچیان یەک ئامانجی سەرەکییان هەیە و زیادکردنی ڕێژەی سەوزایی و خزمەتکردنی زیاترە بە ژینگەی سنوورەکە. کاروان نازم کەناڵی کەرکووک گوندی بۆگت لە دەشتی کۆیە